بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام. مایکی پەیامی ئەم جارەم لەسەر ئەو بابەتەیە کە بۆچی هەموو مانگێک حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان هەفتەیەک بۆ 2 هەفتە ناردنی داهاتی ناوخۆ هەرێم بۆ بەغدا دوائخا. ئایا ئامانجەکە لەوەیە کە هەموو ساڵێ موچەی دوام بخا کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو داوای کردووە، یاخود بەڕاستی بۆچی حکومەتی هەرێم ئێستا هەوڵ نادا داهاتی ناوخۆ بنێرێ بۆ ئەوەی پێش جەژن موچەیە دیکە وەربگیرێ، چونکە بە دڵنیاییەوە نزیکە بینەوە لە جەژن و ئەمانەوە حکومەتی عێراق بۆ موچەیە پێش جەژن نانێرێ لە کاتێکا خۆیان ئامادەنی داهاتی ناوخۆیەکە زوو بنێرن. لەگەڵماندا بن لەسەرم بابەت لەگەڵ چین و توێژەکان و دانیشتوانی شاری سلێمانی و بە تایبەتی گەڕەکی سەرچنار قسە دەکەین. يعني مفروض حكومات إيشي حكومات لدقة وساعات خويا معاشي خوي بات أو اشتكى واجبك همو صالك لهمو صالك حكومة لاني كم دوب وسيماني موشي خرب كذا زاد شيء دهات إما دهات من كوا خلق فقير هجارة خلق ناني بيخوا خلق لي قوماوة لوقتی خۆیان ناینێرن هەموو ساڵە موچەیەک و دوان تا سێ موچەش فەوتێ. دووبارە بنێرێتەوە بۆ ئەوی پێش دەژن خەڵک بەڕاستی موچەی تر وەربگرێ و زیاتر ببوژێتەوە بازار. والله هیچ شتێ وەکو اقتصاد و بازار نییە کە تۆ اقتصاد لە داڕمانە بوو دقە بە دقە شتەکان یێتە خوارەوە خەڵکەکە و بەرەو فەقیریە ڕوا، یعنی لەولاوە مۆزەفین بێپارە ئەبێت لەولاوە بازارت ئەوەستێت. يعني مفروض حكومات إيشي حكومات لدقة وساعات خويا معاشي خوي بات أو اشتكى واجبك واجب كاشتك بيوتري واجب. باشا أويك جيتي بيني زور كاتبينين حكومتي هريم حفتي بو دروج ناردني دهاتي ناخو دوا غابو عراق أما شوا قال لك وتاي صار سيرك مانج دو مانج خلاوة. باشا ما حكومتي هريم توانين يعني ما بس دي الله مو صار موشي دو موشي بخوات. والله وقت وانا بون تصورناكم لا توانا نبيت بەڵامیتر ئەمشتە وەکو بێموبالەتی لاتووە هەر جارە بە نەوعێکە ئەژنا معاش 30 ڕۆژ جارێکە 40 ڕۆژ و 50 ڕۆژ نییە یا پێمان بڵێت 40 ڕۆژ جارێ معاشتەینێ بۆی دومانگەی بۆ بگەڕێتەوە کە ڕێک تەوزیعیکە ڕێک چوارجمعەکەشی لێ دەرکات ڕێک 40 ڕۆژەکەی خۆیە کاتەوە. ئەگەر ئاوای لێ بکە یەک جات نەجاتمانە بێ ئەمە معاشی کە وەریەگرین بۆ 30 ڕۆژە بۆ 50 ڕۆژە بۆ 60 ڕۆژە کامەیانە، یعنی تۆ چۆن بەشیەکەی ئەم 30 ڕۆژە ئەمە عاشە چۆن بەشەکەی بەسەری ئێمە خۆمان کاسبی دەرۆین، بەڵام معاش خۆرێک ئەو معاشەی بۆ 30 ڕۆژە یا بۆ 40 ڕۆژە. بڵێ حکومت بە بەرنامە 30 ڕۆژەکەی بۆ کردین بە 40. ئەی وای لێت اقتصاد چییە؟ تۆ من هەموو مایەک من دەڕۆژ بچمە پێشەوە لە ئەخیرا 60 ڕۆژ بوو نەبێ. ئێستا ئەگەر حکومەتی هەرێم نیازی پاکە با کاکە لە لێ سەودەستکە بە ناردنی داهاتی ناخۆ بۆ هیچ نوێ بڵێ ئادەی حکومەتی عێراق پێش جەژنی قوربان موچێتر بنێرەوە نییە؟ بێزەبێت ئەزانێت چیە من مۆزەفم بۆ نمونە من مۆزەفێکم واجبە لەسەر شانم داوامێکی بۆ بکەم ئەویش باوکی میلەتەکەیە باوکایەتی کردووە باوکایەتەکە ئەبێ بیکای تۆ چۆن باوکێکی ئەبێ بیکەی 30 ڕۆژ جارێ معاشی خۆت تەوزیعکە. ئەوەی کە جەناب لە بازاڕێت و خۆشە باسی کرد تا چەند ئەم وەزعا کاریگەی لەسەر بازار دروست کرد سفر کردووە لەو لاوە جوڵەی دۆلارە لەو لاوە ئەوانی کە ڕەبتن بە دۆلارەوە بە هەموو نەوعەکانیەوە علاقەی بە دۆلارەوە هەیە دۆلار جوڵەی تایە بازارە وەستێنێ ئەگەر بێت و من مقاولێک بە من نەبێ بوەستم حتاوە کۆم دۆلارە لەم وەکو زەخت وایە یاریەکە تۆ بنابێت تەنزیمیکەی ئەمە جگەلەوەی نرخی شیش گران هەم بەهۆی جەنگە هەم بەهۆی نەبوونی چاودێریەوە ئازای یەکسەر سەرەکەوێ سعر یەکسەر سەرەکەوێ بەڵام کە سوورە زانی دۆلار لە 153ەوە هاتوۆتە خوارەوە شتەکان دانابەزێتەوە کەواتە تۆ هەم معاشەکەشە کەمی کرد هەم ڕۆژانەکەشە کەمی کرد هەم شتەکەش گران بوو هەم شتەکەش گران بوو ئەگەر من بێت و بۆ مایەک 300,000 400,000 دا نابێ بۆ کڕی نیشتومەکی ناوماڵەکەم ئەبێ ئەم مانگە 600 دانێم چونکە هەمان شتە کردمەوە کە بەعام جارێ نرخ چۆنە
وڵی زەخوا بە زیاد باشە سە تەماتە تا دوونی و ڕۆیە ساگە باشە ئەسە بۆ بە 1950 لە عەلۆ بە 600 نایتر لە 600 کوردیان کوردی نییە کوردی کوا تەماتە هین جنوب ئێرانی هەیە بەس وەیە ناوخۆی عێراق و عێراقی شەیە تورکی هەیە ئێرانی شەیە قوربانە مەشهورە هەنێکیان لە ئەڵەن کوردیە و لە بیتی پلاستیکیای کرد نا لێرەشە هیچ جارنەچۆ بەس خار دەچۆ لەگە کولەکە و خار دەچوە ئەو ێگە ناخۆ بێت لەگەڵ پاخلا بەڵام ئەوەیە دوکانەکان کوردی هینەکەن لەڵێن بۆ شلە خۆشەوەی کوێیە سامەڕێ پێڵەن کوردیەکە پێڵەن کوردی بە ڕەگەز کوردی من هەموو جوابی بێڵم دانیشتی بە سامەڕێ ڕەگەزەکەی بۆ گەرەتە بە کوردی باسی شتێکەکە من باسی نرخم کرد بۆ ئەوی بەسمەوە بە بابەتێکەوە ئێستا ڕاستە ئیشەڵا بەیانی و دووبەیانی موچەکەیت بەڵام هەموو جارە حکومەتی هەرێم 10 ڕۆژ هەفتەی موچە دواخە ئەی ناردنی داهاتی ناوخۆ لەو سەرۆسەیرەکەی دوو 50 خۆ هەموو چێنە مانگ 30 ڕۆژە لەلایمە بێ بە 45 بە 50 ڕات سیرەکەی کۆتایی ساڵ دوو موچی خواردو ئەوە لەو سەرەوەیە و هەموو شتێکان باقیش وایە هەموو ساڵە دوو مانگە خوات ئاردەکە خوا هەموو شتێکان ئەخوات هەموو ساڵە دوو مانگی ئەمە بە پیلان واکەن بەمە بەست ئارەوەڵا بە مەزمەزوار ئەخوان وای لێکن خەڵە کەس نییە بڵێ کاکە ئەمە بۆ ئێستا گەر حکومەتی هەرێم نیازی پاکە بە هەر لە ئێستا و داهاتی ناخۆ بنێرە بۆ بەخا بڵێ کاکە پێش جەژن موچێتر بنێ زۆر ڕاست ئەو قەرزابارکردن کاکە تا 15 مانگێک موچێکا دەنیتێ تا دوای جەژن کەس باسی موچە ناکە ئەوەیە یعنی ئەمە تەکتیکێکە بەکارێنن تێکی خوانە بەڵە هەموو ساڵەوای دێک ئێستا هەر بەراورد بە واکەن لەو سەر قسەیە فەرمی دوو مەعاش بوون ئێستا سیرەکەی میوەکەیان جەناب و بە دنیای و گران بوو بەهۆی مۆزەوە بەهۆی ئەم شەڕەوە ڕۆژی شەڕەکە 4100 نالعل 1000 ڕوبێکیش ڕۆی تەماتە تا دوونی و ڕۆی بەخوا تا 200 ڕۆی لە عەلوەکە کەواتە بەڕاستی حکومەت دەبێت زیاترە شودیان مەناکردوێ ئێمە کوا شودیمانێت تا 15-26 شودی دەناچێت ئێستا گومرگی ئەخسۆ سەری تر ئایا حکومەت عێراقی بێ ئەمان بێ بۆ شوتێ چەند حالێ لە عەلوە گران بوو کەواتە کە شتەکە گرانوە بێ حکومەت هاوکاری کار نەک موچە دواخە قوربانەوە بێ هاوکاری خەڵکان نەکو گومرگی بخاتە سەر بۆی نێت کابرا گومرگی زیاد خاتە سەری ئەبێ فەقیر باجەکەی با حکومەت دۆخێکی دروست کردووە ناوێری ڕوونای داوای موچەی پێش جەژن کە یەڵەی دوو ڕۆژە وەرم زۆر ڕاستە وەڵاوە ئەو شێ بە ترسلەرجە خەرجێکاڵە ناوانێ 50 شێکە وەری نەگرم لەو سەر دوو موچەی لێخۆ بە تاکید هەموو ساڵەوە پورێکیان باسێکیەوەم بۆ کە ئێستا موچە کەنایەت یان دو ئەکەوێ یەکسەر تاسی لە ئێوەکە ئەرەوەڵا بازار نابێت وڵا ئەو موچەکە بێن ئەو پێشمەرگانەی کە شەو ڕۆژ لە گڵەکایە ئێمە نامانوێ پورێ یەکشت جەناب و چەند ساڵە لەم دوکانەیە هەڵم نەکرد دوای وەفاتی هاوسەرەکەت جەناب و لەم دوکانەی وایە 74 لە ساڵی 1974 و لەم دوکانەی باشە باسێکی ئەوم بۆ بکە ئەم دواکەوتنی موچە تەسیری لە ئێوە کردووە ئەیچوان ئەرەوەڵا ئەوە تەخسیری ئێوە کردەوە بەس باشە حکومەتی هەرێم بۆ زوو داهاتەکە نانێرێ بۆ بەخاو بۆ ئەوەی زوو موچەکە بێ بۆ دوایەخە منەڵێ ئەی برێ ئێمە لە لادێ بووین نەموچەمان هەبوو حیواناریمانە کرد دروێن ئەمانە کرد حەچی خوا کرد بێتی احتیاج و محتاجیش نەبووی تێر و پڕیش بووین چاومان لە حکومەتەوە نەبوو کە دووکانمان بێدێ جەنابوو لە بازاری سەرچنادا ناوێکی دیاریت ئەڵێن ئافرەتێکی بەتوانا و کە لەسەر ماندووبوون و ئارەقی ناوچوانی خۆی و بنانێکی حەڵەڵ پەیاکە یاخوا لەش ساغ بێ بێەوەی بێ ئەمە تا چۆن مرتاحتەکاکەوەی کە لەسەر بازوو توانای خۆت ئەلحەمدولیلا ئەو ڕۆژەی نەیە مەڵی شتێکی گەورەم لێ گوم بووە لەوانەیە بیژمر بەبێ لێرا ئیشەڵا تەمەند درێژە بی هەر کاتێک کە موچەیەت یەکسە بازارەکە جوڵەی تێکوێ بۆ گۆشت ئاسان خەڵکەکە پاشە ڕۆژی لەبیر نییە ئەبێ هەموو وەختێ پاشە ڕۆژی لەبیر بێ ئێستا من ئیزر ئەمە خۆم ئەلیرە میە بێودانێم وانە کەواتە حکومەت ئەبێ زوو ئەم داهاتە بنێرە بۆ عێراق و بۆی زوو موچە بێ وانە بۆچی نامانێ بۆمان نانێرە چی بکەین ناتوانەیان نایەوێ خوێرەوەڵارێ نیوەی بۆ عیرفانە و نیوەی بۆ گیرفانە کوا من لە 74 پیاوەکەم کوژراوە بە لا ئیلاهە ئیلەڵڵا بەشەری خوا دەرگایان نەکردومەتەوە بڵێن چی من قسان جاش بووایە هەموو شتێکیانە ئامنێ بەخوا ڕاست
عرضیان ناو نەتیە تەلەفۆنیان ناو نەتیە خوا بەو سەرەوەی مانگ لەگەڵ مانگ ماشەکەشیان زیاکە ئەی بۆ هیچ کەس نهات دەرگاکەی من یعنی ئەتەوێ بڵێ ئەمانە دڵسۆزی خەڵک نین نەوەڵا دڵسۆزی خۆیانن ئەڵێ بۆ ئیرفانە و بۆ گیرفانە ئەگەر زوو داهاتە ناوخۆکە بنێرن بەشکم پێش جەژن موچەی دووەمیش وەرگرین ئەگەر ئەمانە دڵسۆز و ڕاستەکەن ئینشەڵڵا نایەت بۆ با خەڵک یەکتری نەخوا جەژنێ دەست بە کراوەکەی خۆتەوە بگرە و بالەی بە یعنی لێ خەتای خۆمانە ئەرەوەڵا ئەبێ قبوڵی نەکەین قبولی چیەکەی چین چەپڵیان بۆ لێین و دەزەکەین بە توورەکە کاو ڕاگەین من بۆ زەلامی کەچم زەلامی کە پەلەماری دەستیام ڕسمەکەی لێ سەندم خوای گەورە ڕزقی بێەوەی جەنابەت و هەموو دوکاندار و هەموو لایە بە هەموو بەیانێک لە سەعات چەندەوەی بۆ چەند ڕۆژی وای لە نوێ ڕۆژوای لە هەشتێ باشە تاکە ئێوارە تا بانگ مەغریب تاک و سەعاتێک یەگەچم چارێکێنی و سەعاتە خەوم و ئەمە یاخوا لە ساوی تا بانگی مەغریب کە بوو بە 6 ئیسا بۆ حەوت نانم حەوت بێ ئەڕۆمەوە ئەم ئیشەی جەناب و بژێوی چەند کەسیتی لەسەریانە خۆتیت ئیسار خۆمم خوا حەفیزان بێ میڕۆیوە ئەلحەمدوللا هەموویان نوختە سەرڕێ باشە کاکە گیان ئیدارەکەی ئەوە نییە نە بەشی کارەباکە نە بەشی ئاوەکە نەوەکە بەشی کرێ دوکانەکە هەمووی بارە ئەرە وەڵڵاکی ئەلەئان ملیێنێکم کارەبا لەسرە ئەبێ بیەم جێی شانازیمانی لە دەڤەرەکە ناوتەیە کە ئەڵێن ئافرەتێکی زیرەک و بەتوانە و یاخوا لە ش ساغ بێ قەزابی لە فیلەندا داوایان کرد بووم ئەگەر ئەم نەفسەن بۆ ئەو خواردنە بۆ ئێوە ناهاک ڕۆژێ تای ئەوە ئەرا لێرەوانێ بەبانی ماسەکە و هەر چواردەوری بنیان گێڕا ئەوسا بە قەوەتیش بوو ئیسا شەر بە قووەتی تو لەش ساغ بێ خوا بازاری خێر بە یاخوا سەلامەت بی قوربان بەسێکەوە کەینەوە موچە نزیکە ئینشاڵڵا دوای ئەوەی کە دوای 10 ڕۆژ لە ناردنی دواقستنی ناردنی داهاتی ناخۆ لە هەرێمەوە تا چەند گرنگە حکوومەت ئێرەم دووبارە زوو پەلە بکە ئەمجارە وەکو مانگانی پێشوو نەبێ زوو داهاتی ناخۆ بنێرە بەشکم پێش جەژنیش موچە بێ یعنی بەڕاستی بۆی ئەم بازاڕە ببوژێتەوە مشکلەکەی ئێمە لەوەیە هەموو کاتێک حکوومەت کە کاتێک موچایە سەرەتای موچەکەی کە یا دەڵێ موچە مانگە تاخیر نابێ موچە مانگە تاخیر نابێ هەموو مانگێک ئەگاتە مانگێک و 20 ڕۆژ هەموو کاتێک خەڵک پێویستی بە موچەیە خەڵکم ڕۆوا فێر بووە ئەتیمادی خسۆ سەر موچە کە موچە نەبێ بازار نییە لە ئیشوکاری تەکسیتەوە لە ئیشوکاری دوکان و بازارتەوە لە خواردنەوە لە هەموو شتێکەوە هەموو شتەکان ڕەبتیان بەسەر موچەوە هەیە ئەگەر موچەکە بێت خەڵک تا ڕادەیە دەتوانێت بژێویەکانی ژیانی خۆی دابینکە بەڵام ئەمڕۆ مشکلەکە لە موچەکە بەردەوام تاخیرە بێ ئەگەر حکوومەت هەوڵ بە وەختەکانی خۆی دیاریکراو بێ بۆ ئەوەی کە خەڵک پابەند بێ بە موچەکانی خۆیەوە پابەند بێ بۆی کە موچە وەربگرێ بەشکم بەردەوام بن لەوەی کە موچە لە وەختی خۆیان بنێرن خەڵکەڵێ و فەرمانبەر لێ ئێمە گومانمان لەم حکوومەتە هەیە بۆ هەموو مانگێ 10 ڕۆژ هەفتەیە 2 هەفتە ناردنی داهاتەکە بۆ عێراق دواقا بۆی لەو سەر و 2 موچەی بۆ مێرێتەوە بیخوا هەروایە هەموو ساڵێک لە هەموو ساڵەکە حکوومەت لایەنی کەم 2 بۆ 3 مانگی موچی خواردبوو لە هەموو ساڵەکە وان خۆی لە 4 بۆ 5 بۆ 6 ساڵ لە هەموو ساڵەکە 3 موچە خوراوە ئەو بوو مانگی 10 و 11 و 12 خورا ئەم ساڵیش دڵنیا بە بۆبوونی هەموو دەمانگتە 10 ڕۆژ 20 ڕۆژ 15 ڕۆژ تاخیر بوونێکەوە ئەخورێ ئەمە فێری نێمە ڕاهاتووی لەسەر بە پیلانەمەکە تەسەورم وایە چکە گومانە ینی تۆ ئەوە تا خەڵک ئەمڕۆ چەندێکە چاوەڕێی موچەیە ئێستا موچەکە نەنێراوە بە حساب لەمە و دووە پارەکەم ینی تۆ داوا کراوە بۆ چەندێک بۆ 54 ملیار تۆ ئەم 54 توانات نەبێ حکوومەتێکی زلهێزی چەنەهای چەنەها ساڵە چەنەها 3-4 شوێنی گومرگیت هەیە هەموو کاتێک پارە هەبووە ئێستا خێرە تۆ نەتوانێمەبی بۆ نازان ینی ئەمە حاڵەتە هەموو کاتێک فەرمانبەرانە خاتە ژێر گومانەوە هاوڵاتیانە خاتە ژێر گومانەوە ینی بۆ ئەم پارێنە حکوومەتێکی زلهێزی وەکو ئێوە توانێت زۆر لەوە باشتری هەیە ئێستا بۆچی وا تاخیرە بێت کەس نازان من نیش هەماشەوەکو هەموو کەسێکی تە تەسەوری پلانەکەم ئەمە پلانە بۆی موچەی 2-3 مانگێک بخورێ لە ساڵ پلان باشە ئەمە پیلانیش
بەڵێ پیلانە عفو ببوورە پیلانە بە تەکید وایە بخورێ. هەموو ماگە حکومەتی هەرێم هەفتەیە بۆ 2 هەفتە بۆ 20 ڕۆژ ناردنی ئەم داهاتی ناوخۆ بۆ عێراق دواخا بۆ ئەوەی لەو سەرۆ موچەیە دوان بخوا باشە بۆ واقع بۆ زورەکاتی خۆیان ناینێرێ والله تازە بە خەڵکەکە ڕاهاتوون و ئەم جارە ئیتر ئێمە بڵێم چی وڵی خەڵکەکە بێدەنگە و خەڵک قسە ناکە و خەڵک هیل ناکە و ئەم جارە داهات کەس زان چی لێ داهات ئێمە داهاتمان کووە ئەم هەموو نەوتە فرۆشە کەزان داهاتی چییە کەزان زانێ بەس بۆ فریاکەون پارەی کارەبا لە خەڵ بسێنن پارەی زەریبە لە خەڵ بسێنن ئەو فەقیرانی سەناڵ کاسپیکە ئەوە ئالەوە بەقاڵن وازە لەبێت کەوەکو معاشیانە دەبات خەڵک کاسپەکەی کە بە جلو بەرگەکە بێستەکەم ئیشینانەوەی یەکەی وڵاوەخوا لەگەڵ خازەکە شاوەزەتان باش وڵی خازەکە ئێمە هەر وردە ڕۆژی 2 بتڵمانە لە 2 بتڵ ئێمە لە بەیانێن کۆ سعات چواری بەیانە تا 9 شەو 10 شەو ئیشەکەی لەکوێ 2 بتڵ بەشمانەکە ئەوە ساکەمان فەقیرە دایمە هەر بە دوای دارە گەڕێ داهاتی ناو خۆیە کە درەنگیەخەن و موچە درەنگە کارگەی لەسەر ئیشی ئێوەشە بێ داهاتی ئێوە والله ئەرەوەڵاکە کە مەعاشێن 3 ڕۆژ 4 ڕۆژ بازار ئەبێت و دوایی بێبازاری وەکو خۆی لێتەوە ئارەوەڵا چۆن نەخۆشێت دەرزێکی لێی ماوەی ئیسراحەتەکە دوایی کە دەرجەکە نەخۆی مستەکنیەکە و پاش 2 ڕۆژ چاگە بێ ئێمە شاوەمان لاتوە ڕاهاتوین باشە ئەگەر حکومەتی هەرێم نیەتی پاکە بۆچی ئێستا داهاتەکە زوونانێ بۆی پێش جەژن موچێتر بێکاکە پێش جەژن موچێ دابشکی حکومەتی هەرێم ناکۆکینە ناو یەکە ئەو ئەوێ ملی ئەو بشکێنێ ئەوەیە ملی ئەو بشکێنێ دەکاکە ئێمە 3 محافەزە دەیەک بگرن چاوتان لە فەقیر و داماوە بێ چاوتان لە کاسبکاران بێ چاوتان لە وڵاتان خۆش بێ ئینتار خۆش بێت تا نەچیتە دەرەوەی وڵاتی کوردستان قەری وڵاتەکە نازانیت من زۆر سەیری موبایل و شتەکەم لە خارجە ئەڵێ ئەتمەن نابگەڕێمەوە بۆ کوردستان لە کوردستان چی پێ بکەن پێ خۆش وەتانەکەی خۆشەوێ ئەبێ ئێمەش خۆشەویست بێت لامان نابێ پشتی تێ بکەیت ئەم دەسەڵاتدارانەوە بکەن خەڵک بەڕاستی ئەترەکێتەوە دەسەڵاتداران ئیتر ئەبێت خوا چاکیان بۆ بکە خوا چار بۆ میلەتە بکات دەسەڵات چی لێ بکەیت فەقیر چی بکە هیچی بەدەست نییە ئەم جارە ئەبێ خۆی دەسەڵاتدارەکە ئەم دەسەڵاتدارانەی ئێمە بە خۆیان نەبچنەوە سێری شعبەکە بکەن سێری میلەتەکە بکەن سێری فەقیر و داماو بکەن ئیسە هەیە ڕۆژی 10,000 15,000 پیاکە لەکوێ مانگی 150,000 کارەبای بۆیێتەوە بە چی بیە بەچی بێ کرێت چییە فەقیرە هەتیوی بەسەرا کەوتووە بازێکەیە ئافرەت بێوەژنە اقتیداری کیلوێ گۆشی نێ کیلوێ گۆش بە 20,000 22,000 بە چی بیکڕێ وڵی بە بۆنێ و موچە دواکەوتنەوە ئیتر دۆخی بازار لاواز بووە تێگەی ئیتر ئەگەر خۆتە زین 3 ڕوبعی خەڵکی ئەم شاری سلێمانیە لەسەر مەعاشەکەی تێگەی باڵە ئیتر ئەگەر مەعاشەکەش نەبێ طبعا دۆخی کزە بێ بازارمان کزە بێ باسێکی ئەوم بۆ بکە ئێستا ئەبینین داهاتی ناوخۆ باشە حکومەت یێرەم هەموو هەفتەیەک بۆ 2 هەفتە لە مانگێکە دوایە خاناردنەکەی بۆ بەغدا باشە هۆکارەکەی ئەمەش بێتەوەی لە کۆتایی ساڵە موچێ 2 موچەی خەڵک بخورێ و خەڵک کردۆخەکەی ئاسایی نابێتەوە بەڕاستی گرنگ نییە کە حکومەت لە کاتی خۆی داهاتی ناوخۆ بۆ عێراق بنێرێ باڵاوەڵە لە کاتی خۆیان بینێرەوە شتێکی زۆر باشە ئیتر بەس بڵێن چی نازەم قسەی لەگەڵا ناگرێ حکومەت قسەی لەگەڵا ناگرێنەوەڵە باشە دۆخەکە بە تەواوەتی هەستی پێکەندەوەی کە بەهۆی ئەم دواکەوتنی موچەوە سستیەک لە بازاڕ هەیە ئارەوەڵا زۆر یعنی وەکو ساڵانی پێشوونیە ساڵانی پێشوو زۆر باشتر بوو یعنی ساڵ بە ساڵ خراپترە بێ شتێکی ئەو شتێکی باش نییە ئەبێ پلانێکی هەبێ بۆ ئەم گەنجانە بۆ ئەم خەڵکە دێگەی بۆ ئیتر بۆ بژێوی ژیانی عامی خەڵک لە کاتێکە ئەم خواردنەی ئێوەش نرخەکەی 1500 نرخێکی زۆر هەرزانن جا کارگەی لەمە دروست کردوێ کارگەی لە شتە زۆر زیاتر دروست کردو ئارەوەڵی تر بڵێن چی هەمووی بەعام هەموو یەکرێت و خواردن نەگرێت و جلوبەرگەگرێت و ئیتر هەموو بوارەکان نەگرێت و خەڵک ئەگەر وەکو پێشم وتی 3 ڕوبعی سلێمانی لەسەر مەعاشەکەی ژیاوە ئێستا من دایکم مەعاش خۆرە من ئەگەر کاسبکار نەبم بەچی ئەو ماڵە ژیێنێت تێگەی لە کاتێکدا کاریگەری لەسەر کاسبێکی تۆشە بۆم دواکەوتنی موچێ باڵێ ئارەوەڵا ئیتر خۆشم دایکم کە مەعاشی دواکەوێت ژێوی ژیانیان لەسەر منە تێگەی ئیتر کە منیش کە ڕۆژانەکەشم کەمە بێت و بۆ بۆنی ترهار ئەگەر بازارکەس بێ خاوەنیش ناچارە بێ کەمی کاتۆ
تێگەی باسی بابەتێکم هەمووی و زەختەش ناکە بەڵێ باسی بابەتێکم بۆ بکەی ئێستا کە جەنابەت وەکوتم لەم دوکانەی لە بازاڕی سەرچنابەت ناو کرێ ئێدەن یاخۆ خەرجی کارەباتانەیە چەندی خەرجیتانەیە هەندێک جار لەوچ مەترسی لەسەرەوە دروست بێ نەتوانێت وەکو پێویستیش بەڕاستی خەرجیەکەی خۆتان دەرکەن ئارەوەڵا ئەو فترەی کە وەزعی ئەم شەڕە دروست بوو غاز و شتەکە بەرز بوو کابراوتی بەخوا دایەخە من تێگەی ناچارمە بێ دایخە بەرەوەی تەحملی ئەم گرانیە و غازەی ناگرت تێگەی نەبەخوا کاتێک خوانەخواسە ئەگەر بێت و ناچار بێت با بڵێن ئەم دوکانداخە بەت چەندین کەس نان بڕاوە بن بێ بژێوی 12 نەفەر لەم دوکانەیە ئیشەکەین تێگەی ئەگەر لە کاتێکا کابرا دایخە تۆ حساب کە 12 نەفەر بێ ئیشە بێ نەک 12 نەفەر 12 عائیلە چێناڵێ هەموویان ئینوایتە لە سێسەم کوڕە شاگردەکەی بەردەسم هەر خۆی و دایک و باوکێتی دایک و باوکیان لە ماڵۆن تێگەی ژێوی ژیانیان لەسەر ئەم کوڕێ هەموو مانگێک حکوومەتی هەرێم هەفتەیە بۆ 2 هەفتە نردنی داهاتی ناوخۆ بۆ عێراق دواخە ئەمەش واغا لە کۆتایی ساڵە موچێ وانە باشە ئەمە ناتوانیان بەمە بەس واگە بەدڵنیایەوە ئەمە بەمە بەستە هۆکارەکەشی ئەوەیە کە لە کۆتایەکەیە 2 مانگەکە ئەخوا هۆکارەکە بۆ ئەوە بێ کە 3 هەفتە دواب بکەوێت ئەجینە ئەگەر حکوومەتی عێراقی یاخود حکوومەتی هەرێمی کوردستان کە بڵێن حکوومەت تازە بەسەرچ و حکوومەتێکی هیچ وەکو پرتیانوێ ئارەزوومەند بن لەوەی کە موچەکە بە تەواوەتی لە کاتی خۆیان بنێرن ناڵێ 120 میلیارد بنێرە داهات بۆ باقیناوەدی ئەو ڕێژەیە چەندە لەو پارەی موچەیە کە ئەینێرن بۆ هەرێمی کوردستان با ئەو ڕێژە 120 هەزاری لێ ببڕن و باقەکەی بنێرن ئەو کاتە چارەسەر ئیتر نازانین ئایا چارەسەریەکە لە دەستی حکوومەتی مەرکزیایە یاخود لە دەستی حکوومەتی هەرێمایە یەک بابەتی دیکە هەیە بەرەو جەژنەڕین باشە حکوومەتی هەرێم ئەوەی چوو با بڵێن با هیچ نوێسا زوو داهاتە ناو خۆیەکەم لێرە بۆی بە حکوومەتی عێراق بڵێ کاکە پێشەشە موچێتە دابش وانە ئەگەر نیەتی پاکە حکوومەتی هەرێم خۆی ئەمەیە ماشەلەکە کە ئێستا بەدڵنیاییەوەوانێ ئێستا ئەم دقەیەکە لەگەڵ ئێوە گفتوگویەکەکەی نانی نەبێ بەدڵنیاییەوە بۆ جەژن موچە نابێ لەبەرەوەی تۆ 3 هەفتەیە موچەیەک دواکەوتووە چەندی مانگا ئەو موچەی پێشوو بێ مانگی پێشوو بووە ئەی باشە کەی هیمانی شەشە نێرێ کە بۆ جەژن نەبێ ینی بە دڵنیایەوانێ بۆ جەژن خەڵک دڵنیا بێ کە لەوەی موچە نییە بۆ جەژن ئەگەر ببێت ئەوایە ئێستا تەبیری موچەی مانگی شەشی بکردایە نەک مانگی پێشوو ئەمە کاریگەری لەسەر بازاریشە بۆ ئەم دۆخەنەوە تەبیێبینی سەچنارێکی ئاوا چۆڵوهۆڵ خەڵکی من ئێستا بۆ نمونە تەکسیەکەم پێەیە لە بەیانی سا حوتواتوو بەدە دەرەوە 11,000 دەستکەوتووە 11,000کە بیان بە بەنزین بیان بە مەسرەفی سەهارە بیان بە مەسرەفی ماڵ و مناڵ بیان بە چی نازانی چی لێ بکەی لەبەرەوەی کە خەڵکەکە پاری پێێنی ئەوەشی کە ئەمڕۆ تۆزیە سەرەکەوێت لە هەفتەی عەرەبە و ئەوانەی کە هاتوون ئەجنە ئەوانەی خۆمان کە مۆزەفێک یا شتێک پارەی پێێنیە بڕاسواری تەکسی بە مەجبورە بێ ئەوەسیە تا پاڵسەگێتوە کەواتە ئەم دۆخە پێویستی بە دڵسۆزیەکەیە کە حکوومەتی هەرێم نیەتی پێویستی بە گۆڕانکاریەکی بنەڕەتی هەیە بەڵام نازانم ئەم میلەتە تاکەی بیر لە هیچ شتێ ناکاتەوانێ ئێمە ئەڵێ ڕاپەڕین بۆ چی بۆ ئازادیم بۆ چیە کە مسکم برسی بێ ئازادیم بۆ چیە کە مسکم برسی خەڵک برسی کراوە بە دڵنیایەوە بۆ نمونەیەکە لەم کەناڵەی بەڕێستانەوانێ من شخصی خۆم کەسێ بووم لەبەر کەماندامم لە کاتی موچەوەرگرتنا پێش موچەوەرگرتن تووشی فەقەرات بووم نەمەتوانی بڕۆم ئاوا وەستا بوو شفا باشڵە جان خۆی گەورە شفا باشڵە لەگەڵ نەخۆش و هەموو کینی مسلمانانم من تووشی فەقەرات بووم نەمەتوانی بڕۆم کە پەیامێرێکی ئێوە لە بەردەمی بانقی دایکە هەو چاوپێکەوتنی لەگەڵا کردم بەهۆی ئەو چاوپێکەوتنەوە تەنانەت عملیاتەکەم نزیکی 8 ملیۆن و شتێکی تێچوو ئەگەر خێرخواز و کەناڵەکانی ئەم کەناڵی ئێوە نەبووایە ئێستا من ئەمە نەموەستا ئەم خەڵکانەش هەمویان بینی بوویان چ وەزعەکەم هەیە لەم ناوەیە خێری خێرخوازان بنووسی و الحەمدوللا کە تەندروستی باشە تێگەی سوور باشن لەخوا بەزیابێ سەبور باشن یعنی مەبەستم ئەوەیە حکوومەتێک لە نەخۆشخانەکانی وا لێ کردووە نتوانی کە لە ناو نەخۆشخانەیەکی حکوومەتیە چارەسەرێک وەربگری بڵێ کێشەکەمان هەر موچەنی هەمووی قەیرانە بەڵێ هەمووی قەیرانە
ئەوی قەیرانە ئێتی چی بکەین نازانین ئەم حکومەتە بەمووی بۆ بە قەیران ناردنی داهاتی ناوخۆ بۆ عێراق هەفتەیە 2 هەفتە دواخە لەو لاشەوە موچەی 1-2 مانگی فەرمانبەرانە خوارد قسەکەم ئەوەیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر بازار و کاریگەری بەردەوامی جێشتووە و چارەسەر نەبوو دۆخەکە وڵی دڵنیاییەوە نەبوونی موچە بۆ فەرمانبەران و کاریگەری زۆر لەسەر بازار بێت ئەوە شتێکە دیارە ڕوونە لای هەمووان وەگەر موچە هەبێت بە دڵنیاییەوە هەموو کەسێک کاری ڕۆژانێ خۆیەکات و بازاری ئەمەش باشترە بێت و ژیان و گوزەرانیش خەڵکیش باشترە بێت وەستا پێت وایە حکومەت ناتوانێت ئەو داهاتی ناوخۆ لە کاتی خۆیان بنێرێ یان مەبەستی نییە بینێرێ لە ڕاستیەوەیان بەجێ هەڵین بۆ حکومەت و بۆوانی کە خەریکی سیاستن باشە من ناتوانم بڕیا لەسەرەوە بەمەکو هاوڵاتی باشە تا چەند گرنگە کە بەڕاستی حکومەت ئیسا مەسەلەن بە نمونە زوو داهاتی ناوخۆ بنێرە بۆی پێش جەژن موچەی تر بێ بۆی بازارەکە زیاتر ببوژێت لە ڕاستیە ئەگەر هەموو کاتێ موچە ماگانە بدرێ ئەوە جا حکومەتی هەرێمە یا حکومەتی عێراقاوە کارێکی زۆر باشەکات و ئەو کاتە زیاتر خەڵک متمانەی بە حکومەتی کوردی هەیە وەستا ئێرە بازاری سەرچنارە بەدڵنیایی و گەشتیارێکی زۆری عەرەبی لێ ئەمە بووەتەوە کاری ئەوەی بازارەکە ببوژێنێتەوە ئەگەر باتە ئەم عەرەبانی لێنە وایلەوە چێ بازارەکەی ئێوەکو پێویست نەبووایە توانین بڵین ئێستا بازاری شاری سلێمانی پشتی بە عەرەب و خەڵکی دەرەوە بەستووە بە دڵنیایەوە عەرەب بێ تورک بێ هەر فارس بێ شار تا قەرەباڵغ بێ بازار زیاتر لە خەڵکەکەی خۆمان باشتر نییە بە دڵنیایەوە لەوانەیە بڵێم لەبەرەوە موچیان هەیە ماگانە بەڵێ بڵێن بەشێک لەو جوڵەی لە بازاری ئێوە و بازاری شاری سلێمانیشە هەیە ئەگەرێتەوە بۆ عەرەب ناوەڵا بۆ چێ گەڕێتە بۆ عەرەب بەشی زۆری بەپێی ئیشەکەی من زیاتر لەسەر دانیشتوانی گەڕێکی سەرچنار و ناوچەکانی کێ ینی عەرەبیشی زۆر لێیە بڕوا بکە من ئەویان وەکو بازار ناتوانین بڵێ 100% عەرەب بەڵام هاتنی گەشت و گوزار بۆ گەشتیار بۆ ناو شارەکانی کوردستان بە دڵنیاییەوە فەرقێ بێت قسەکەمان ئەوەیە کە حکومەتی هەرێم هۆکارەکەی وێ ئەم دۆخی موچە ئاسایی ناکاتەوە ئەگە داهاتی لە کاتی خۆیان بنادایە دۆخەکە ئاسایی بۆیە تۆ بازارەکەی ئێوەش زیاتر بوژایەوە ئەوە بۆچوونی هەموو هاوڵاتیەکە بەڵام پێ دەڵێمەوە کاری سیاسیەکان ینی کاریگەری لەسەر ژیانی ئێوە هەیە بە دڵنیاییەوە ژیوی ئێوە هەموو کەس و تەنانە لەسەر فەرمانبەرانیش لەسەر ئەوانەی کە منتەسیب و فەرمانبەری حکومەتیشن ینی لەسەر ئەوانیش بەڵام هۆکارەکەی چەند ساڵە نایەت نازانم بۆچی ئەوان ئێمە ناتوانین بڕێن لەسەر جەناب و چەندێکم دوکانت هەیە لە شار وەڵی من ساڵێکە بەردەوام لێرە بەڵام دوکانەکە نزیکەی 15 ساڵە بەردەوامە لەم ماوەی ڕابردووە کەم قەیرانە بۆ بەردەوام پێش قەیرانەکە فەرقێکی زۆریە بۆ بازاڕوانیە وەڵی وەکو قەیران ئەو سکە و کاتانەی بەڕاستی ئەو کاتانەی کە سەرچنار کۆمەڵێک شوێنی گەشتیاری هەبوو کۆمەڵێک با بڵێن ئەو شوێنە گەشتیارانی لە سەرچنارە لە ڕاستیە کە داخران باش هۆکارە بێ بەڵام ئێمە باسی هۆکاری کەوتنی بازاری سەرچنارەکە من وەکو سەرچنارەڵێ نەمانی ئەو شوێنە گەشت و گوزاریانە بۆ سەرچنار و بازاری سەرچنار بە تایبەتیش خواردەمەنی زۆر کارەگەری لەسەر کەسابەتی ئەم ناو بازارە کردووە بە هەموو جۆرەکان. دوکەوتنی موچە تا چەند تاسی لە بازار کردووە وەڵڵاهی بازارەکە هەمووی کزە خۆ نازانین چۆنە بێموچەی کارێکی کردو ینی ئالەم بێتاقەتەوە موچاوی بازارە بژێتەوە شتێکی باشەوی ئەڵتیاتی هەموو مانگێ حکومەتی مابەستە هەرێمی کوردستان هەفتەیە بۆ 2 هەفتە ناردنی داهاتی ناوخۆ دواخە لەو سەریش لە ساڵەکە مانگە دوومان خوا ئەمە ناتوانیان بە مەبەست واکە وەڵی تۆ ئەگەر بتێ شتەکە ببێ ئەبێ بەڵام ئەمان ئەگەر مەبەستێکی لە دوانەوێ بۆچی دوایەخن یانیشی سەبەب چییە داهاتێکی زۆر هەیە دەخوا بەزیابێش تری پێویستی بەوە نییە تۆ ساڵێ ئاوا دوایەکەی خەڵک فەقیرە هەژارە خەڵک نانێ بیخوا خەڵک لێ قەڵماوە لەم کاتە ئێستا خەڵک بەزاقی ئاوا وایە هەموو کاتێ مانیە لە کاتی خوا بیانە ڕێک و پێک و پارە هەیە بۆچی نییە لەخوا بەزیاد داهات هەیە ئێستا بەرەو جەژنی قوربانە ڕۆی حکومەتی هەرێم نیازباگی خۆی نیشان با زوو داهاتی ناخۆ بنێرە بڵێ حکومەتی عێراق پێش جەژن موچەی تریش بنێرە بەخوا نایکە برە ئازەرامەیە ئێستا فەقیرە پارێکی لێ گۆشی پێنی پارەی جەژنەکەی پێ قاسەی جەژنەکەی پێ نییە ئەبێ بچێ لەمو لەو ناسییا و دۆست و برادێش تواکە ناوەڵا بووە ئەوە نایکە مرد لە 100 ساڵ کە نایکە ینی خەڵکیان برسی کردووە وەڵی ئیتر خەڵکەکە ئیتر دەستی دەدواوە بێ بە ئەنقەت بێ خەڵکەکە ئەمڕۆ برسیکە و برسی شێخن سەڵدا ئارەوەڵا ئەوە کاکەجا ڕۆژانە بە دڵنیایەکەیتە بازاژەبینیش چیش گران بووە ئەم دواکەوتنی موچە و ئەم خواردنی موچش
لە کاتێکی شایە کە نرخی شتومەک بەرز بوون کۆرە زۆر لەسەر هاوڵاتیان زۆر لە فەقیرۆژار زۆر کارێکی گرانە بابەجان ئەوە تۆ باسی چیەکەی ئینسان کار دەرامەتی نەبوو پارەی پێ نەبوو هیچی بۆ ناکرێت شتی بەرزە بێتە ئەوانەی کەسەی دەکەی کە پارەی پێ نەوێ ئاینیشتە یاک دەنگ لە وەزاکە ناگۆڕن ئەمان ئەگەر ماغان لە کاتی خۆیان بێن لە کاتی خۆیان پارە بن لەگەڵ فەقیر و هەژارە تێگەی فەقیرەکەی ژەجگار بۆ دەرەجەی پەچی ناکەی کاک ئێستا کە بینی بازاریش وەکوڵێ ئەو جبرجوڵەی هەیە ئەڵێن بەراورد بە ڕابردوو زۆر کەمترە زۆر ئێستا بشۆ لەم بازان بازاڕێ خۆ ئەم سەرچینارە ئێستا بڕۆ لێیان پرسە جارانێک مەسەنە کابرا 4 پلاسکۆ 5 پلاسکۆی فرۆشتا ئێستا لەوانەیە 2 پلاسکۆ 3 پلاسکۆی لەوانەیە بازاری زۆر نیوە یان لە 150 دابەزیەوە گومانی تیانێ بێشک نەگەر هەموو ئەوە قەسابە ئەوە کوتاڵاوەی تر هەموو شتێ وایە لەگەر پارەوەکو زنجیر وە هاوەکۆم تەسبیحە وایە هەمووی بەسراو بێکەوە تۆ پارە پێ بۆچی گۆشتەکڕی چی میوەکڕی سەوزاکڕی ئەوی سپاداکە ئەوەی یا بەشتێکی ئێترەوەی وەکو زنجیر بەسراو بێکەوە ئەوە وازی لە خەڵکێناوە وەرە بابە تۆ وازانێکی بە تەمای کاسەی داوچەوی بە شەو سەبنێتەوە تێگەی ئاوا حکوومەتیشی تر قسەی لەگەڵ ئەگەر کاکە ئیمکانیانێ داهات نیە تر خۆش نازانیت بۆچی ئەوە ئەم داهاتی ناوخۆ بۆ عێراق دواخە وڵای خۆی لە هەر لە هەوڵی کاتەوە ئەم بودجە و ئەم هی بودجەی ناو حکوومەتی ناوخۆی کوردستان نیوەی هەر نادیارە نیوەشی نادیارەوەتە خوان ئەوەی کەنەجەوەشی کە حکوومەتی عراقی داوای لێکە لە وەختی خۆیان ناینێرن نەتر هەبێ هەموو ساڵێک وا ڕاهاتون لە کەسیش قسە ناکە هەموو ساڵە موچەیەک و دوان تا سێ موچەش فەوتێ لە خەڵکە یعنی بەمە بەسواکە بەخیاڵیان نایە تەبانەوە تا ئێستا حکوومەتی عراقی جاران 120 میلیارد دیناری لێوەرەگرتن ئیسە بە 50 میلیاریش بە کەمتریش داوایان لێکە بەڵام هەر ناینێرن وایە نێرنەوە تایانێ بۆ نزیکی جەژن بێتەوە یەک ماموچە بن لەبەرەوەی کە ساڵەکە بەلانی کەمە دوو موچە بفۆتێ باشە حکوومەتی هەرێمەگە نیازپاکیەکی بێ بەڕاستی حەقە ئێستا داهاتی ناوخۆ بنێرێ بۆ ئەوەی پێشەش موچەی دووەمیش بێ داهاتی ناوخۆ نادیارە تۆوەتەوێت لە مەرزەکانە یا لە شمرور و یا لە زەریبەیە لە تاپۆی ئەو شوێنانی کە هەموو من چوومەتە مروری سلێمانی بە پێنجڕی سەرەوەستاوە خەڵگرامەی سیارایە لەبەرەوە کە ئەمنە پارەکە زۆر بۆمانە تێگەشتی بەڵام ئەیرێ بە حکوومەت و دەستیمی حکوومەتەکرێت بە شتێکی کەمێن بە حکوومەت و حکوومەت جۆتا ئەوەی کە داوایان لێکە حکوومەتی عراقی لە کاتی خۆیان بینێرن ناینێرن ئەوە موچە دواکەی و ئەبێتە هۆیەوەی کە خەڵک زەعیفە خەڵک منە من دوکانم هەیە مناڵی وا هەیە تەلەبەی متەوەسەیە بەیانیان یە پارەی ئاوێکی پێ نییە ئەڵێ ئاوێکم بەرێ دوای پارەکە بێنە مەزانم کوێ ناشێنی و گوێشی نامێ یەمێ لەبەرەوە کە بە فەقیرە بەدەستی و نەگەر پی بێ باوکی هەڵبەتە 5,000 یا 1000 دیاریاتی بیا بە ساردی وەکو بسکیتێک ئەوەی کە گوێویستی بوون قسە وتەی هاوڵاتیان و دانیشتوانی شاری سلێمانی و بەتایبەت گەڕەکی سەرچنار بوو لەسەر هۆکارەکانی دواخستنی ناردنی داهاتی ناوخۆ لە هەرێمەوە بۆ بەغداکە ئەوان بۆ ئەوە گێڕانەوە کە حکوومەتی هەرێم بە پیلان ئەمەکە بۆ ئەوەی ساڵانە یەک دوو موچی فەرمانبەران بخوا بۆ وتیان ئەگەر ئەو نیازپاکە و ئەوێ دیازپاکی خۆی بسەلمێنێ با ئێستا داهاتی ناوخۆ بنێرێ پێشەژن موچەی دووەم بێت و کۆتایی بە قەیرانی موچە بێت تا بەرنامە و بێگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردەزایان ناکات.